لە تورکیا زۆر چاو لەسەر ڕاپرسیەکانە کۆمەڵی کۆمپانیای جۆر بە جۆر هەیە، ڕێکخراو هەیە، ڕاپرسی جۆر بە جۆر دەکات، 30 تا 40 ڕاپرسی ئەنجام دەدرێت. بەڵام لە نێو ڕاپرسیەکاندا هەندێک کۆمپانیا هەن، ڕێکخراو هەن، جێی متمانەن، خەڵک متمانەی پێ هەیە. ئێستاش کا وەکو گوتم ئەو هەموو ڕاپرسێ دەکرێت دوایین ئاماژەکان بازدەوە دەکەن. ئەکرەم ئیمام ئۆغڵو لە پێشەوەی مراد کوڕوم بێت لە ئەستەمبۆڵ، کە ئەمە زۆر جار باس ئەستەمبۆڵ دەکەین لەبەر گرنگی ئەو شارە. ئێستا ئیحسان ئاکتاش سەرۆکی کۆمپانیای ڕاپرسی گێنار لەگەڵما حەز دەکەم لەگەڵی گفتوگۆ بکەم سەبارەت بە ڕاپرسیەکان. بەڕێز ئیحسان پێم بڵێ سەرەتا بەخێر بێت بۆ ستۆدیۆی کوردستان 24 لە ئەستەمبۆڵ. دەمەوێت بزانم زۆر جار ڕاپرسی دەردەچێت بەڵام دەرەنجامەکەی وەکو ڕاپرسیەکان نابێت. ئەم جارە چۆن دەبینن؟ هەڵبژاردنەکان لە هەموو شوێنەکان ڕاپرسی دەکەین و هەروەها بڵاوی دەکەینەوە، بەڵام جیاوازی هەیە لێرە بۆ ئەوێ. ئەم جارە بۆ ئەستەمبۆڵ دەزانن کە پێشبڕکێکی تند هەیە، بۆ ئێمە ئەنکێتی جیاواز دەکەین و هەروەها پێشتریش لە هەڵبژاردنەکاندا کردومانەوە، هەروەها پێشبینیەوەمان کردووە کە کێ چەند و چۆن دەهێنێت و باشتر بووە لە ئەنکێتەکانی دیکە. دەزانن پێشتر چەند دەستگای ڕاپرسی هەبووە کە پێشبینیەکانیان تاو دەرنەچوون، بەڵای ئێمە باش بوونە. ڕەنگە جیاوازی و فەرقی جیاواز دروست دەبێ، بەڵام بە شێوازێک ناکە جێی تێبینی بێت. باشە نزیک و هەروەها دوور دەزانین چی دەبێت چی ڕوودەدا. تا ڕادەیەکی زۆر کاریگەری لەسەر کۆمپانیا و ڕێکخراوەکانی تایبەت بە ڕاپرسی کاریگەریان دەبێت. پێ دوایە بەڕاستی لە تورکیاش بەم شێوە هەیە کە ینی بۆ نمونە حەزبەکان دەست لە دەرەنجامی ڕاپرسیەکان بکەن، چونکە ئەمە بتەوێ و نەتەوێت لە ڕووی دەرونیەوە کاریگەری دەبێت لەسەر دەنگدەران. پێتان وایە ینی ئەمە تەسیر بکات؟ Kesinlikle bu soru doğru bir soru. بەگومانم پرسیارێکی ڕاستە. هەموو کەس ئەم ئەنکێتانەی کە هەن لە ئەوروپا لێرە ئەمان بەکار دەهێنرێن بۆ پرۆپاگەندەی هەڵبژاردنەکان. هەشت دەستگامان هەیە کە دەیانوت لە ئەمریکا بایدن دەیباتەوە، دووشیان تران، بەڵام بایدن بردیوانی ڕاست دەرچوو. بەڵام لە تورکیادا لە هەڵبژاردنەکانی سەرۆک کۆمار 20 دەستگای ڕاپرسی هەبوو و زۆربیان گوتیان کلژدار ئۆغڵۆ دەیباتەوە، بەڵام ڕاست دەرنەچوو. بەڵام ئێمە گوتمان بەو شێوازە نابێ. بەڵام دەزانیت کە کاریگەری 8 لە سەدای لەسەر هەڵبژاردنی پرۆپاگەندەیە کە هەندێکیان لەوانە دەستگاکانی ڕاپرسین، مێدیان، ڕۆژنامەکانن. ئەمان 20 دەستگای ڕاپرسی هەبوون لە تورکیا کاریگەریان دانا و ئەمان ئیمکانیەتی باشیان هەیە. ئێمە بڕوامان وابوو کە تەنها 3 دەستگا هەیە کە دەکرێت سیقیان پێ بکرێت و تورکیا شوها پێشبینی دەکرد. یەکێک لەمانە ئێمە بووین. ئێمە ڕەنگە هەڵا بکەین، بەڵام زۆر بە دیقەت بە ورد کار دەکەن و ئەم هەڵبژاردنانە چۆن دەکرێن و بۆ کوێ دەچن. حتما دەنگدەران هەرێکە لە چین و توێژێکن، بە ساڵات چوومان هەیە، ئافرەتانمان هەیە و گەنجیشمان هەیە. بەو پێیەکەوە ڕاپرسیتان کردووە گەنجەکان دەنگ بەچێ دەدەن بە ساڵات چوان، یعنی شتێکی بەرچاو ڕوونی هەیە کە توێژێک دەنگ بە لایەنێک بدات؟ وەکو ستاندار دەزانن کە جەهەپا لە گەنج و پیرەکان دەنگی خۆی وەردەگرێ. ئاکەپا پارتیەکی نوێ دەزان هەندێک جیاوازە لە ئەکپارتی وهەیە. گەنجەکان 9% کشایە بەرامبەر بە ساڵەکانی ڕابردوو
دا بۆ 15 شەمانەی کە پیرن ئێستا لە بابەتی خانەنشینەکان کە کێشەیان بۆ دروست بووە 25 لە سەدای دەنگەکانی کشانەوەی هەیە لە نێوان ئەماندا و هەروەها لە نێو ژنەکاندا دەزانی ژنەکان گرنگن ئەمان لە پارتی دەنگیان زۆرە ئەمە مەهەپەش و هەروەها دەم پارتیش دەزانن کە ژن دەنگی کەمیان پێدا چونکە ئەمان میلەت چین و پیاوەکان زیاتر دەنگ دەدەن بۆ زەفەر و ڕەفاه و دەم پارتی بەو شێوازەیە کە دەنگی زیاتریان پێدەدرێ لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا چونکە ئەمە هەندێک پارتی جیاوازن و هەروە خۆش دەویسترن لەلایەن کۆمەلگەکانی خۆیانەوە ئەمە بە شێوازی یەکسان دابەش بوون لەگەڵ پێکهاتەی کورد لە تورکیا ڕاپرسیتان کردووە پێتان وایە کورد دەنگ بە یەک پار دەدا یان دابەش بوونەتە سەر چەند پارتێک Ya bu konuda aslında bayağı çalışmış birisi. ئەو بابەتە ئێمە زۆر قسەمان لەسەر کردووە لە کێشەی کوردە من زۆر کارم کردووە 2017 تاوەکو 2019 هەموو شتێک ڕوونە ئەگەر تەماشای مەرجەکانی ئەمڕۆ بکەین 50% دەنگیان بە هەدەپە دەداواتە دەنگ دەدەن بە دەم 40%شیان دەنگ دەدەن بە ئاک پارتی 9% واتە 10 پوانت هەیە کە تۆ نازانی دەنگ بە چێ دەدەن ئەمانە دەچن بۆ دەچنە پارتەکانی دیکە جاهەپا لە کاتەکانی دواییدا نزیک بوو لە دەم پارتی و دەنگە زۆرەکانی بردەوانەی کەنیان دەزان دەنگ بە چێ دەدەن پارتی و ئاک پارتی و پارتەکانی دیکەش سەبارەت بە کورد زۆر جار ژمارە دەخرێتە ڕوو بەستا ڕادەیەک ینی بەرچاوڕوونی نییە ئەو ژمارانە چەندە ڕاستە دەگوترێت 5 تا 6 ملیۆن کورد لە ئەستەمبوڵ هەن پێت وایە ژمارەی ئەو کوردانەی کە مافی دەنگدانیان هەیە چەند دەبێت Ya İstanbul'da şöyle bakabiliriz. لە ئەستەمبوڵ دەتوانین بەو شێوازە باسی بکەین یاخود بەو شێوازە خوێندنەوەی بۆ بکەین 20% دەنگەکانیان ڕەنگە دەنگیان هەبێ کوردەکان 20% کوردەکان دەنگیان هەیە لە ئەستەمبوڵ بۆ ئاک پارتی و بۆ دەم پارتی و ئەمان دیکەش ئەگەر تەماشای ئەکلێنتەکانی ئێمە بکەن دەزانن تورک و کورد و عەرەب چەند لە ئەستەمبوڵ دەژین ڕەنگە خەڵەتی با نەکەین دەتوانین بڵێن 20% چونکە دەم پارتی 12% دەنگ دەبا و هەروە ئەگەر کوردەکانی ئاک پارتی و ئەمانی دیش حساب بکەین دەکا بە 20%. بەڕێزی حسان کە ئەکرەم ئیمام ئۆغڵو لە پێشڕۆی کوڕوومە باشە هۆکارەکان چی؟ بۆچی دەبێ لە ئەستەمبوڵ زێدەتر خەڵک دەنگ بە ئەکرەم ئیمام ئۆغڵو بدا؟ Burada aslına baktığınız zaman لێرە کە تەماشای دەکەین وەکو دەستپێک ئیمام ئۆغڵۆ دەنگەکانی جاپەی هەیە و هەروەها دەنگی لە پارتەکانی دیکەش وەرگرتووە بە شێوازی جیاواز شتێکی واش هەیە 5 بۆ لە 6 دەنگەکانی پارتەکانی دیکە بۆ ئیمام ئۆغڵۆ دەچێت و ڕاستە ئەمان لە پێشبڕکەیەکی توندان بەڵام دەزانن کە دەنگەکانی جاپە لە ئیستەمبوڵ 30% دەنگی کوردەکانی شوەر بگرێ و هەروە 5 بۆ 6% دەنگەکانی دیشی بێتە سەر واتە ئەم زیاتر دەنگ وەردەگرە ئەگەر بردیەوە واتە دەنگەکانی دەم پارتی بردووە ئاک پارتیش ئەگەر بدۆڕێنێ ڕەفاه پارتی وای کردووە کە ئاک پارتی بدۆڕێنێ چونکە ئەم دوو مەعادلەی زۆر گرنگە لە ئیستەمبوڵ دوو شتێن کە ناکرێ پشتگوێ بخرێن ئاک پارتی لە ڕەفاه دەنگ دەبا و هەروە جاپەش لە دەم پارتی دەنگ دەبا ئەگەر هەڵبژاردنەکە ببانەوە دەم پارتی هەدیەی داوە بە ئیمام ئۆغڵۆ دوێنێ ئەردوغان باسی ئەمڕۆ هەرچەندە ئەمڕۆژ میتینگی هەیە بەڵام دوێنێ باسی لەوە کرد کە لە ژێر مێزەکان پیلانێک هەیە بۆ ئەوەی ئەکرەم ئیمام ئۆغڵو سەرکەوێت ئەم قسەی ئەردوغان چۆن دەبینی پێت وایە ئەمە بێئومێدی نیشان دەدات لەوەی کە لە ژێرەوە لە نێوان دەم پارتی و جەهەپە ڕێکەوتنێک هەبێ
Ya şöyle, bu anlaşma ihtimalinden değil, yani %100 bir Ba- anlaşma var. Bunu biliyoruz. Az önce دەزانن کە 100% شتێک هەیە تێگەیشتن و پلانەیەک هەیە بەڵام ئەمە لەبەرەوە نەگوتراوە دەزانن کە ئاکە پال دوو کەسیان هەیە کە هەم کوردیشیان تێدا هەم تورکەکانیشی تێدایەوە هەروەها ئەمە هەندێک جێی تێڕامانە ئەم زیهنیەتەی کە هەیە لە تورکایە لە هەدەپا زیاتر لە کوردەکان زیاتر هەندێک بەشی تورکیا شەنکە کێشەیان هەبووەوە هەروەها زۆریان چەشتووە ئیمامۆغڵۆ لە کورد دەتوانین بڵێن تورکە سپیەکان یاخود تورکەکانی ئەودیوی لایەنی ڕۆژئاوا ئەمان دەنگ بە ئیمامۆغڵۆ دەدەن و هەروەها کوردەکانیش جا قەندیل دەڵێ هەرچێ دەڵێ ئەمانیش کۆبوونەتەوە بەیەکەوە دەنگی پێدەدەن من دواتر شتێکم گوت کە ڕەفا پارتی دەنگ دەدەن بە ئیمامۆغڵۆ منیش بەبیرکردنەوە لە ڕەفا و لە دەم پارتی گوتم کە بەشێک فرۆشران و لە تویتریش ئەمەم بڵاو کردەوە وەروە نووسیم دەم پارتی بەرخۆدان و ئەیسیانی کوردەکانە و هەروە تورکی سپیش ئەوان ئەویان دێنی لە نێو کوردەکاندا هەیە ئاڵتانتانی شتێکی وای گوت بۆ من زۆر جێی تێڕامان بوو وتی ئەم کوردانەی لەگەڵ ئیمامۆغڵۆ دادەنیشتێن ئەمان دەیانەوێ تورکای کۆن هەبێت تورکای کۆن چیەوە تەپەکەکە هەبوو هەروەها جاپەی کۆن هەبوو کەمالیستەکان هەبوون پەکەکە کوردەکان کۆنتڕۆل بکەن و هەروە عەسکەرەکان و سوپا بە شێوەی ئینقیلاب بکەونە ژێر دەستی جاپە و کۆنەکان کەمالیستەکان ئەمە دژی دموکراسیەتە بەڵام ئەو شتەی نووسی بوو بۆ من جێی تێڕامان بوو بەڵام تورکیەکە ئێستا تورکیەکی دموکراتیکەوە هەروەها دژە دیموکراتیک ناتوانین بگۆڕینێ دەنگی دەمپارتی دابش دەبێتە سەر دوو بەرە بۆچی سەڵحەدین دەمیرتاش بێدەنگە پێ دوایە هۆکارەکەی چییە؟ Ya şey içerisinde, dem içerisinde لە نێو دەم پارتی دوو گروپ هەیە و هەروە ئیدارەی دەکەن و هەروە هەململانیان لە نێوان هەیە دەربارەی سیاسەتەکانی تورکیا پەروەردەی کوردەکان خۆشگوزەرانی و هەروەها بەرهێنان لە دیاربەکر لەیلازان و ئەحمەد تورک و سەڵاحەدین دەمیرتاش لە پێشەوەی هەمویان دێ لەلایەکی دیکەوە قەندیل و ڕێکخراوی پەکەکە و ئەمانە نزیکن لە قەندیل ئەمانە نزیکن لەوەی کە شەڕ و کێشە هەبێت خەڵکی کورد بڵێن پێکاتەی کورد دەنگدەرانی کورد دەنگی پێدەدا Ya şöyle sosyal bilim açısından baktığınız zaman ئەگەر بە شێوازێکی زانستی تەماشای بکەنەوە پرسیارێکی زۆر بەقیمەتەکە کردتان تەماشا بکەن کاریگەری چی هەیە سەلاحەدین دەمیرتاش کاریگەری لەسەر گەنجەکان هەیە بەڵام دەزانن ڕێکخستن و قەندیل هەر بڕیارێک بدە ئەگەر بڕیارێکی پوچیش بێ کاری پێدەکرێت و کاریگەری دەبێوە هەروەها ئەحمەد تورک و زانا و دەمیرتاشیش بەجێ دەێڵێت ئەمە دەمیرتاش چووکە کاتی yani ئەوش بانگەشەش şöyle bir rivayet var yani Selahattin شتێکی وا هەیە دەمیرتاش بەڕێی پارێزەرەکانی شت دەنێرێ بۆ دەرەوە زانیاریەکان بەڵام قەندیل و هەروەها ڕێکخراو نایەڵێ کە ئەوەی دەیەوێ بیڵێ و هەروە بگوترێت لە دەرەوە من پێم وایە دەمیرتاش ئێستا سیاست دەست پێ دەکا باشەک دەمیرتاشیانە نای پێشەوە بۆ ببێوە کاندید بەڵام ڕێکخراو تادید و گەفیان کرد پەکەکە جارێکی دیکە کشایەوە ئایا سەلاحەدین دەمیرتاش یاخود لەیلا زانا کاریگەریان بۆ حیزبەکە چۆنە بۆ پارتیت هەیە و هەروە قەندیلیش هەیە من وەها بیری لێ دەکەم بەشەیە گشتی ئەوانەی کە ڕێکخراون ئەمان بە شێوازی دژمنداری بیر دەکەنەوە هەروە بیر لە چەک دەکەنەوە ئەحمەد تورک و دەمیرتاش و زاناش بەو شێوازە تەماشای تورکیا دەکەن ئێمە پێویستە ڤیزیۆن و شێوازی خۆمان بۆ سیاسەتە بێ سووریا بۆ ئەمریکا و هەروەها
قەندیل ناتوانن ئێمە دیزاین بکەن و هەروەها ڕابردووش زۆر بەباشی بیرخۆمان بێنینەوە دەزانن ڕێکخرا و تند بووە و بەرز بۆتەوە هەروە هاتۆتە خوارەوە لەیلا زانشتان بە بیردێ و ئەمانی دیکەشتان بە بیردێ بەڵام ڕێکخراوەکە ناتوانێت شتێک بکا کە کاریگەری دابنێ لەسەر تورکیا بابەتێکی سۆسیۆلۆژی واتە لایەنێکیان لایەنی کۆمەلگایە کە دەمرتاشە ئەمانی دیکەش ڕێکخرا و پەکەکە سبەینێ ئەکرم ئیمام ئۆڵو سەرکەوت کە بەپێی ڕاپرسیەکان ئاماژەکان هەموو بەرەو ئەو بوارە دەچن ئەکرم ئیمام ئۆڵو سەرکەوێت چی لێ دەخوێنیەوە پێ دوایە ینی ئەمە دەبێتە دووەم شکستی ئاکپارتی لە هەڵبژاردنەکاندا ئەمە پێ دوایە ینی ئەستێرەی بەختی ئاکپارتی بەرە و ڕۆژئاوابوون دەچێت لەو ڕۆژەی کە ئاکپارتی دامەزراوەتەوە کە ئێستا قابلیەتی هەیە کە کارەکان بکە 21 ساڵە ئەمان لە دەسەڵاتن و هەروەها دۆنەمی یەکەم و دووەم پارتیەکان دەڕۆن ینی نامێنەوە بەڵام ئاکپارتی یەکێکە لەو پارتیان کە تاوەکو ئێستا ماوەتەوە دەتوانێت خۆ نوێ کاتەوە دوو ڕێشی لە بەردەمە یاخود سیاسەتێکی نوێ پەیڕەو دەکە لەوە لە ڕێگەیەکی دیکەوە ئەردۆغان بە نەسنامەکەی خۆی بە بۆچوونەکانی بۆ سیاست دەتوانێت ببێ بە ماقاسەیەک و هەروەها شێوازی بیرۆکراتی بە تەواوی جێبەجێ بکە بەڵام تاوەکو ئێستا چی دەکا لە کۆمەلگاوە هێزی خۆی وەردەگرێەوە بۆ چوونی لەگەڵ کۆمەلگایە ئەگەر بۆ کوردەکان جارێکی دیکە نوێبوونەوەیەک بکە دەتوانێت بەردەوامیە بێ بە پارتیەک تاوەکو 30 ساڵی بڕوە ئیمام ئۆغڵو وەکو ساری ئۆغڵویە زۆر شت بەکاردێنێت کە بەکاریاندەی لە بەرامبەر کۆمەلگا لەلایەن و هەروەها ئاراستەی دەسەڵاتیش دەکە ئەگەر ئیمام ئۆغڵۆ دەریش بچێ 10 ساڵی دواتر وەکو سارێ ئۆڵوو دەبێ و هەروەها شتێکی دیکە دەیبات بۆ سەرۆکایەتی یاخودنا ئەمە پرسیارەکەی نازانم بەڵام ئەمانێک کە سیاست بەکاردێنن دەیفرۆشن دەیکڕێن زۆر کاریگەریان نابێت چونکە کڕین و فرۆشتن کاریگەری سنووری هەیە شتێکی وها ڕوویدا دەم پارتی سەرۆکەکەی مەرال دانیشبێشتاش لە ڕۆژی هەڵبژاردن کاتێکە سندوقەکان دەدرانەوە بە کۆمسیۆن ویستی هەندێکیان تاخیربوون و گیرۆبوون دروست بکات لە دانی سندوق ئەمە داخوازی ئیمام ئۆغڵۆ پێشتر گۆڕانکاریەک دروست دەکات ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە ئەم هەڵبژاردنەی شارەوانی تورکیا گۆڕانکاریەکی جددی لە ئابووری لە داهاتووی تورکیا دروست دەکات بەگشتی من پێم وایە ڕەوشی ئابووری یەکێ لە کێشە سەرەکیەکانی تورکایە جاهاپە 25 لە سەدای دەنگ ئاکپارتی سی دەزانن هەر یەکە ڕێژی جیاوازیان هەیە تاوەکو ئێستا ئۆپۆزیسیۆن یەک پارتیە وەکو پێشووتر یاخود باوە بڵێم جاهاپە دەم پارتیش بەیەکەوە کۆ بکەینەوە 25 لە سەدا زیاتر نزیکە بێتەوە لە دەنگەکانی ئاکپارتی لە وڵاتێکدا کە تۆ دەنگی دەسەڵاتی ئۆپۆزیسیۆنت نزیک لێکە بێگومان دەسەڵات دەیەوێت کە ئابووری باشتر بکارەوە خزمەت گوزاری و خوشگوزەرانی خەڵک باشتر بکە یاخود وها دەمێنێتەوە بە ڕۆژووی ماندوومان کردی زەحمەتیت کێشە زۆر سوپاس دەکەیت بەڕێز ئیحسان ئاکتاش سەرۆکی کۆمپانیای ڕاپرسیێنە